تقریبا ئێمە ڕۆژی 2 فەردە ئار دەکەین بە کولێرە کە نزیکی 1000 کولێرە ئەکات ناگاتە سەعاتی 11 تەواوە بێت. باوەڕکە ئەمن و دوعای خێر بووەکەن حەزەکەی 24 سعاتیشکی. هێشتا کەسانی دەست و دڵباش ماوە خێرخوازێک لە شاری سلێمانی کولێرەخانەیەکی تایبەت بەو کرێکارانە داناوە کە لە ناوچەی تانجەرۆ کار دەکەن. کرێکاری ئەو نین بۆ ئەویش کار ناکەن، بەڵام ئەو دڵی پیانە سووتێت لێرە ڕۆژانە لە کاژمێر 6 و 7 بەیانیەوە کولێرەی بێ بەرامبەر هەیە بۆ کرێکاران و کەسە کاسبانەی لەم ناوچەیە کار دەکەن. ئەمە ئەو جێگایە لێرە کاگڕێبازی دێسە پەرشتیاری ئێرە سڵاو لێ کاک ڕێبازە بکاتەوە باش ماوەی چەندێکە ئێوە ئەم پرۆژەیەتان هەیە بەم شێوازە لێرە داباشەکە. بە خێراتنی ستافی کەناڵە جوانەکەتانەکەین ئێمە بۆ مدەی 4 مانگە بێت ئەم کولێرەخانە کاک حاجی سالار دروستی کردووە کە ستافێکی لێ و ڕۆژانە لە سەعات 6:30 هەتاکو سەعات 11 نیوەڕۆ کولێرە بەبێ جیاوازی بەبێ مقابی تەوزیعەکەین بەسەر خەڵکی ئەم منتیقەیەدا. ئەمە ئەو کەسانی کە لێرە تەنها کرێکارەکانن یاخۆت ئەوەیە کەسانی ئاسایش توان بێنێرە هەر کەسێک بێت ڕێکوێتە ئەبناوە لە ئادات و کولێرە وەرەگرێ بەبێ جیاوازی. قەرەباڵخە ڕۆژانە قەرەباڵخە ڕۆژانە تقریبا ئێمە ڕۆژی 2 فەردە ئار دەکەین بە کولێرە کە نزیکی 1000 کولێرە ئەکات ناگاتە سەعاتی 11 تەواوە بێت. تەواوە بێت. کەسێت چەنی کولێرە بێ یەنێەوە ئێمە سەرەتاوە هامانەکە بەس لەبەرەوەی بە خەڵکێکی زۆر ڕوەکاتەم شوێنەوە بەشی زۆر خەڵک بکات ئێستا کردومانە تاکو 4 کولێرە خەڵک ئەتوانێ وەری بگرێت بۆ کەس 4 کولێرە بەڵێ زیاتر ئەو کەسانیشی کە هێنە لامان زیاتر چونکە منتیقەکەی ئێمە منتیقەیەکی پیشە سازیە و کریاکارن لەگەڵ جادەی خۆڵە عەمەلەکەی بڵێن لەم سەر ڕێگەیە زیاتر ئەو کەسانە ڕومانتیەکە. لە ساعت چەندەوە ڕۆژانەیە ئێرە ئێوە ئەو کاکەی کە بڵێن خەریکی کولێرەخانەکە بێت و هەویرەکە ئەشێرێ سەعات 2 شەویەت هەویرەکە ئەشێرێ لەبەر ئەوەی بۆ ئەوەی کولێرەیەکی جوان دەچێت و هەویرەکەی جوان هەڵبێ سەعات 2 شەویەت هەویرەکە ئەشێلێت لە سەعات 6:30 کولێرە دەرئەچێت و ئەین بۆ خەڵک. ئەم دوکانە لە ناو مزگەوتەکەیە ئەم مزگەوتی کە لە تانجەرۆ کراوەتەوە تازەوەیە کاک حاجی سالار مزگەوتێکی دروست کردووە لە ناو مزگەوتەکە کولێرەخانەکەشی دروست کردووە لە تەنیشتی مزگەوتەکە لەگەڵ کاک حاجی ئاکۆی حاجی ڕەزا بنکەیەکی تەندروستیشیان دروست کردو بە کامل پێداوی ساتەکانەوە تەنانەت 3 کارمەندیش لەسەر ئەرکی خۆی بۆ دابین کرد. واتە حکوومەت کارمەندەکانی دابین نەکردووە؟ حکوومەت کارمەندەکەی دابین نەکردووە تەنها یەک کارمەند لە ئەرکی لەسەر ئەرکی حکوومەتە ئەویش کارمەندێکی ڕسمی بۆی ئیدارەکەی تەسلیم کرێت 3 کارمەندێکی تری خۆبەخشە و لەلایەنی کاک حاجی خۆی دابین نەکرد. واتە تەنها یەک کارمەند بۆ بنکەکە داراوە کە کارگێڕی ئەو بەڵکو کارگێڕی بەس هێشتا حکوومەت ئەو کارمەندەی بۆ نەناردوین بۆی خەستەخانەکە بکوێتە سەریش 3 کارمەندەکەی کاک حاجی خۆی حازرە. واتە نەکراوەتەوە بنکەکە نەکراوەتەوە بنکەکە لە بەرەوەی تای ساتی حکوومەت ئەو کارمەندەی بۆ دابین نەکردی. یەخۆ لەشتان ساغ بێت هەر بمێنن ڕۆژانە بە تەخریبی چەند کەس یەنە ئێرە بۆ ئەوەی کە کولێرە بەرە وڵی کەسەکان بۆ نمونە ناتوانانی بڵێ لەسەری 400 نەفەر زیاتریە تێرە چکە ئەمە 1000 کولێرە دەرەچێت 2 فەردەکە 1000 کولێرە دەرەکە. دوای خێرتان بۆکەن بەردەوام وڵاهیەت تەوان ئەروەڵا زۆر خەڵکیە دوعای خێرەکە بە تایبەتی ئەو کەسانی ژینکە پارێزانە کەیەن بۆ ئەوان زۆر خێرە دوعای خێر زۆرەکەن خەڵکانی کەش لەم ناوە کرێکاری ئەکەن و لە ئادەنەوە کولێرە گەرمە ئەخۆن دوعای خێر زۆرەکەن و خی گەورە لە خاوەنیشی قبول کات ئینشاءالله. کاتێکە شتێکە بەخشیت و ناوکاری کەسێکەکەی چه هەست و ئەحساسێکە هەستێکی زۆر خۆشە. من خۆم ڕۆژانە بە حکومی لە ناو مزگەوتەکەم و بڵێن لە دەوروبەری کولێرەخانەکەم خەڵکان ئەبینم کێن ئەو کولێرە وەرئەگرن و دائنیشن لەو سێبەرای خۆن دوعای خێرەکەن هەستەکەم بڵێ من نەمبەخشیوە کەسێکی خێرخواز بەخشێتی بەس من هەست بۆ خێر و بەخشی و خۆشیە زۆرەکە. یەخۆشتان سا بۆ نمونەتان زۆر بێ بەردەوام کەسە باشەکان چاویان لە کەسانی خوارخۆیان ئەو کەسانی کە پێویستیان هەیە بۆیە ئەمانیش چەند کارمەندێرە کارەکات ڕۆژانە؟ یان 2 کارمەندی لێ 2 کارمەندی لێ و بڵێن ژنومێردن بەیەکن و کچێکی خۆشیان هەریە ڕۆژانە لەگەڵیان ناخواتە 3 کەس کارەکەن. بەڵێ 3 کەس. یەخۆ لە شانساغ بێ سڵاوە لێ بێ چۆنی حواڵە چۆنە وەزع چۆنە تا چەنێ خەڵک دەستخۆشیتان لێ؟ لەخوا بەزێ خەڵکێکی زۆر دەستخۆشی لێگا بەڕاستی ئەم پیاوە بەڕێسەکە ئەم ئیشەی کردو حەقە لەسەر ئاستی سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران دەستخۆشی لێ بگرێنەک بەس بۆ کولێرەکە
ئەو هەموو خەسەخانە وینەی کردو ئەسا مزگەوتی لێرا کردووە مزگەوتێک و بنکەیەکی تەندروستی لە منتیقە سەناعەکە کردو هەم بنکەی تەندروستی لێرا کردو ئەوەی لە ناوگردان کردووە لە منتیقەی کەنەکەوش هەر خەریکی پرۆژەیەکی گەورەیە بەڕاستی من وەکو بە جەنابدان فەرموو حەقا لەسەر ئاسی سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم دەستخۆشی لێ بگرۆ ڕێزێنە ناین لێ بژیرە ئەوەم پێ بڵێ کاتێککە تۆ خۆ بەریەکەوتنێ لەگەڵ ئەو کرێکارانێ هەیە کاتێکە بۆ نەکولێرەکانیان هێنێ چیتان پێڵێن باوەڕکە ئەمنە و دوعای خێر بووەکەن حەزەکەی 24 سعاتیشکی کەسانی کەریبی زۆرتیە بەتەئکید بەڵێ ئەرەوەڵا زۆربەی بەنگلادیشی و هندی و هەموویەت ئێرانی بەڵێ زۆرینە بیانین یا خۆماڵی زۆربەی هەر خەڵکی لای خۆمان و عەرەبە بەڵێ بەڵێ ئەرەوەڵا ئەو کەناسانە مەزموعەیە سایقی زۆر ئەم جەماعەتی ڕیسایکلینە زۆربیان هەمووی پاسانە لێرەوە کارەکانی ناوچێ بەڵێ بەڵێ بەتەئکید ئەوەی کە دەستکورد و پێویستی پێێتی هەموویەت ئەمە کولێرە بەڕوانیان بۆکەی نەوەڵە هەر ڕۆنەکە مەگەر بۆ پانکردنەوەی نەوەڵە ڕۆن زۆر بەکەم بەکارێنی دیخۆ لە شتا بێ و ئەوەی چاوەڕێن با زۆر نەوەسن بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەمە تایبەتە بە ئەو شوێنەی کە تایبەتە بە ئەوەی کە کولێرە دابەش دەکات ڕۆژی زیاتر لە 1000 کولێرە دابەش دەکرێت بە سەکرێکارەکانی ئەم ناوچەیەدا بەبێ بەرامبەر